خاڵە هەستایەوە سەر پێ ئیتر کەس ناتوانێت دووبارە من بخاتەوە سەرەوە جێگایە چی دەڵێ تاوڵە بێنین و زارەکان باوین ئەزەل لە خوارەوە چاوەڕێ دەکا با چاوەڕێ نەکە با بڕوە با بڕوات تۆ لەگەڵ خەڵەو بمێنەوە پەیامەکەم تێگەیشت ئاوا خۆم شۆش کردو هاتین دەی باشە من بۆچی بمێنمەوە کە لە بەندیخانە بووین دەزانی چۆن دڵنەوەی خۆمان دەکردەوە لە ڕۆژنامەکان وێنەی جادە و کۆڵانەکانمان لێ دەکردەوە سیرمان دەکرد چی گۆڕاوە و چی زیاد بووە خراپترین لایانی لە بەندیخانە بوون ئەوەیە لە هەموو گۆڕانکارەکاندا دەبڕێ و پوشی شۆک دەبی کە دەیتە دەرەوە باسی جادە و کۆڵانەکان بکە بۆ خاڵ وەک هاوڕێی خۆت قسمەتی بکە بڵێ تۆ پیاوە چەندە خۆش دەوێ دەکرێ بێم خاڵۆ لە باخچەکە کەمێ پیاسە بکەین باشە دەی تا شۆرباکە تەواو نەکەی قسە ناکەین ئەلی حەز دەکەی با ئێوارە یەکتی ببین باشە باوکە دەبێ و شۆربایە بخۆیت زۆر جوان دەرچووە ئێمە دەردەچین عەلی باوکە تا دێینەوە شۆربایە دەبێت تەواو کرد بێ دواتر لەگەڵی ڕێکەوە باشە ڕێک نەکەوتین بەڵام با بڵێن ڕێککەوتین بچم باشە کچم بۆ خاتری من ئازاد باسی کرد دەتەوێت دەربارەی کەنعان لەگەڵ ڕامیز قسە بکەی لەبەر ئەوەی خاڵۆ تەواو دەیناسێ بە هەر حاڵ گرنگ نییە باش دەیناسێ ئەوانەی باش دەیناسن تەنها ڕامیز نییە دەتەوێت چی بزانی؟ هەموو شتێک دەمەوێت بزانم ئەو چۆن پیاوێکە کەنان بەڕوخسار گەنجێکی سەرنجڕاکێش و بەزەوق و بەڵام چەند زیاتر بیناسی لە شتێکی تێدەگەی چۆن بیڵێم لە زەوقە پیسەکانی کەنعان تێدەگەی بە فێڵێکی بچوو هەر کاتە بیوێ دەتوانێت تۆش بکاتە هاوبەشی زەوقە پیسەکانی پیاوە کاتی بینانی بە دوو ئاوێنە یەڵە کەمێ سپۆرت بوو ئێستا پەرپوتێ بەیەک ئاوێنە چۆن سپۆر دەبێت تۆ ئاوا دەڵێ بەڵام شتێکیش هەیە ئەو پیاوە پێشەوەی ژم بێنێ بە یەک ئاوێنە خۆی دەڕازاندەوە بەڵام ئێستا بە دوو ئاوێنە ئینجا و پەرپوتێ لێ دەرچووە فروت خۆش بێت سێری من دەکاتن وەکو تۆ ئەوە پەرپوت نیم کە کەس قسان بۆ نەکا ئەوە سێری چی دەکەی بچکۆل هیچ خۆ جوانەکەت نییەوە لە خەڵکی دەکات سەیرت بکەن لەبەر بێسەر و بەریە خەڵکی سەیرت دەکەن کاکە ڕاکە خاتون نەرمی شتێکی بەسەراتوە
با پێت بڵێم دەزانم مەناقل لە پووری منداوە منیش زۆر گەڕاوم بەس باپیورت بەڵام نەمدۆزیەوە چی بکەم سینۆ نیو لەوانەیە تووشی گەشتێکە ئێدا چ دەبێ دەرمانی بۆ دەنووسن چاک دەبێتەوە دوای 3-4 ڕۆژ هەڵدەستێتەوە سەر پێ 3-4 ڕۆژ خراپ سەرمای بووە خواب بکە ئاواز و هەستێتەوە کاکا بۆ تێکچووی داوەتێکی تایبەتیم کردووە حاکمەکانم داوەت کردووە پێویستە جەوێکی خۆش دروستکەین تاوەکو ئەو کارێکە تێکەوتون زۆر نەخایەنێ ئێمەش خۆشی دەکەین ها هایچی ڕامیز بەیانی کە ئەوان دێن چێ دێتە سەر شانۆ سەلما با سەلما بێینە سەر شانۆ کاک سەعید یانی ئەو بێنن سعید ئەتەوێ بە قسەی مناڵێکی دەمڕوتی ئاوا کچەت چیمە لە شوێنی من دێنیتە سەر شانۆ سێریکی من و ئەوکە تەنانەت بۆ حاڵشمەوە توانم زۆر باشتر گۆرانی بڵێم لە چاو ئەو کچەت چیوە ڕاستە سەلما بێئەزموونە هەموو خەڵکی خولیای دەنگی سەلمان کاک سەعید لە ڕۆژنامەیەکیشدا نووسراوەکە سەلما هونەرمەندی گەورەی داهاتووە بەڵام هێشتا و مناڵە کاک سەعید با کەس هەڵە تێنەگا خاتون نەرمینیش دەنگی خۆشە بێگومان بەڵام سەلما بچووک نییە گەنجە 10 ساڵ لە خاتون نەرمین گەنجترە واتە دەقەت جۆش و خرۆشی زیاتر دەبێت لەسەر شانۆ حاکمەکان مێشکیان بە کۆبوونەوە داواکاریەکان ماندوو بێتاقەتە حەزیان بە بینینی شتێکی زیندوو پرجۆشە مادام بە تایبەت داوەتکردوون پێکەوایە بە جەوێکی تایبەتیان بۆ دروستکەین شوێنێکی ئاوا گەنجانە و پرجۆش و خرۆش ڕاستەکە ڕێکخستن ئایدی تۆیە شتێ بکە بزانم باو سەلماش تاقی بکەینەوە من دەچم بە کچە تیمەکە دەڵێم بۆچی وەک مرۆڤی ئاسایی بە فڕۆکە نەڕۆیشتین ئیزعاجە هەموو شتێک بۆ تۆک لە عاپە وایە وانە هیچ بربەستێک لێ بەردەمتان نییە ڕەن نییە گیانە ئیلا هەر دەبێ ببێ چییە؟ نازانم هێشتا پێی نەگەیشتوم ئەی لێی پەشیمان بوویتەوە ئەو شتێککە پێی دەڵێن ویجدان پێڵەکە لە خۆمانی دەکەین ئەیشان ئێمە دەزانین چیمان دەوێت بەڵام کاتێ بەویستی خۆمان گەیشتن دڵمان گومان لە ویستە دەکا وامان لێ دەکا پەشیمان بینەوە دەزانیم بە هەوپارێ چیم کڕی سەربەستیم ئەو یاریە ویستم ئەوم کڕی و بەهۆیەوە توانیم یاری بکەم توانای مرۆڤ بوونم کڕی مرۆڤایەتی شتێکی ئاوایە؟ ترساوی بە جۆش و خرۆش بوویت مەراقت کردووە؟ کەنعان بەقەدەر تۆ پارەم نییە بەڵام ئەو سەربەستەی تۆ باسی دەکەی من لە تەمەنی 15 ساڵدا لە ژوورێکی پیسی ئوتێلدا بەدەستمێنا منت ڕازی کردووە منت ڕاکێشاوتە لای خۆت قەت ئاوە بیر لە من مەکەرەوە باسی ئەوە بۆ من مەکە چیت پێ دەکرێت ئەگەر دەتوانی پێشانی بدە کاپتان ڕۆتان دەیگۆڕین بەرەو ژمارە 4 بێ زەحمەت ژمارە 4 مانای چییە؟ هەروەها گەر بکرێ کە دابەزین ئەم کاغەزە بگەینتە دەستی جەنگیز خراپ نییە
ئەزەل ئەرە تۆ چیت بەسەر هاتووە؟ تۆ هەمیشە قسەی عەقلانیت پێخۆش بووە بۆ ئێستا گوێ ناگری؟ هەمان شتمان ناوێ عەلی. های تۆ چیت دەوێ؟ یەکەم جار یوسف، دواتر کایە، دواتر کەنعان. بەم شێوەیە من ئەوام دەوێ. تۆ وا دەزانەگەرە ژمێری ئیتر پێویست بە ئامۆژگاری و پیرە پیاوانە نابێ؟ هیچ نەبێ وا پیشامە دەکە تۆ ناتەوێ؟ چەندی ساڵەوات کردووە ئێستا ژواب کە براکەم یاری بکە. ئەوە ڕامیس بڕ ئەشمان بکۆ لە قسەکەی. قسەکانی من هیچ نرخێکیان نییە ئەزەل، بیرۆکەکانم هیچ بەهایەتیان لات نییە. کوڕەتیت پێ بڵێم یاری بکەم. نا ڕاستی بڵێ. بەڵێ من بیرۆکەی خۆم لە بیرۆکەی هەموو تا بێ باشترە، چونکە من باشترە و جۆرەشتانە بیر دەکەمەوە. ئەمە ڕاستەکەیە. باشەی هاوڕێتێکەمان لە شوێ کاکە. ئەی عەلی کاکت نەبووە و کاکە بۆ کوێ چوو؟ دەمەوێت تەواو بێ. تۆ دەزانی من لە چاوەکانی تۆدا چی دەبینم؟ حەز دەبینم، حەزێکی وەکو ئەوان. پیاوێک دەبینم کە دەیەوێت بێتە ڕێبواری هەمان ڕێگا. هەستا ئەزەل هەستا. من لەو ڕۆژەوەی لەدایک بووم ڕێبواری ئەو ڕێگایەم. ئەو ڕۆژێک کە باوکت تۆی بە قورئانی پیرۆز ئاشنا کرد، مامە منی بە تۆپلی و دەمانچە و شتانە ئاشنا کرد. کەوایە بڕۆ بۆ خۆت لە شوێنێشتری یاری بکە. کوڕا 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 وام لێ مەکە بڵێم تۆڵە و مۆڵە و شتانە هەم کراوەتە. برە تۆ بۆ چۆن دەخۆ بەرشتی ها؟ خۆت من قسە ناو کارەوە. ئێستا من بۆ لێرەم ها؟ شەرم هەڵگرم لە دەست خۆ بەرشتی تۆ؟ من خۆ بەرشتم. کوڕا هەی بێکی مات. چیت لە من نەکرد؟ شۆڕە ئێوە هێشتا من لە ڕێگەی بیشتایە ڕێدەکەم تا ئێوە هیچتان بەسەر نەیە. ئەزەل هەموو شتێک هەر تۆڵەی تۆ نییە. هەموو کەسێک هەر پیاوی تۆ نییە. ئێمەش لێرەی. ئێمەشتی جیاوازترمان دەوێت، جیاوازتر لەوەی کە تۆ بۆ ئێمە دەوێت. ها یانێ دەتەوێت وەکو ئەوان بی، دەتەوێت وەکو یوسف بی. ڕاستە کرا دەتەوێت وەکو ڕامیس بی. بەڵێ دەمەوێ، بەڵێ دەمەوێ وەکو ئەو بم. دەمەوێت کوڕا قسەیەک هەیە؟ دەتەوێت وەکو هەشتا شەڕیان دەبێت کە ئێستا پشتێن بە دیوارەوە ناوە. ها دەتەوێت لەو کەسانە بی کە خۆشەویستانیان دەکەنە بەترچێوە، لەو کەسانە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم کەسم خۆش نەوێ. ئەوانە قسەی من نین کوڕا. ئەزان کوڕە تۆ ناوێت شەی ڕووی قسەکە بکەی نەوەک لە ناوچەوانی دۆستێکی لە بەسەر بێ. ئەوە حاڵەتی دای تۆ. ئەزان ها ئافەرین براکەم پیسایەکی باشت خوارد. ئێوە چیتان دەکرد لێرە؟ من لیستی شتومەکە نوقسانەکانی مەتبەخم هێنا تاوەکو بچمە بازار بیان کڕم. هەر تەواو نەبوو، با بچینە ژوورێ تەواوی کەین. وەرە با من بتگێنم بۆ خۆم لە سماولا. سەریکە سەریکە بەڵکو لێی تێ بگەی. خێرە کاکە عەلی چی هەڵەیەکی کردووە؟ تۆ لەگەڵ خەزەبی خوا هەوڵ دەدەی چی دەبێیتر؟ خاڵەوتی ئەزەل ڕازیکە. ها خاڵۆ ئەزەل لێک زیابوونەتەوە کەس ناتەوە. ببورە کاکە عەلی بەڵام وازە لە ڕازیکردنی ئەزەل بێنە. تەفۆ ئێوایە دەزانم بۆیەوە دەڵێم ئەزەل و ڕامیس کڕوو باوکن پچێ نێوانیان بۆی کار بکەی ئەزەل شێت دەکا خاڵۆش بۆ خۆی پاککەوتەیە. گوناحە کوڕم پەکەتە چی حاڵی چی؟ تۆ بە بەڵام تۆ جۆ بگرە کارکردن لەگەڵ خاڵۆ زەحمەتە مێشکی ئەو جیاواز کار دەکا بە تۆدا خواردنێکی بۆ ئەزەل نردووە. ئەزەل و خواردنە ناخوا تفی تێ دەکا. ئێستا تۆ بەتەمای چی؟ ها؟ تێگەیشتم و بڕایەوە باش لەگەڵ سیخڕۆکە سەرگیری دەکەم. کاکە عەلی
ئەو کەسەی خیانەت بکاتە فۆزارێکی تریش دەیکاتەوە ها دواتر زارێکی تر جارێکی تر و جارێکی تریش سێری ئەوەکە کاری نییە بە سوورەکردنی تۆفیقی منە ئەرە تۆ شتێکی ئەو پیاوەت خۆش دەوێ ئەرێوە چیوت خود بۆ مێزانەوە گتون دەپاچیان دەکەیەوە ڕنگتان لە بەرنێژ نازام چ شتێکی ها یعنی خۆشت دێ پرسیارە سەرچیەکە ئەو هەز بەچی دەکا نازانم بەڵام هەمیشە بە دوای تۆ بوو بەڵام دواتر وتی کە پێشکەمێک شتێکی وت ئەگەر چی ئەو نێوت ئەزەل وتی بۆ پاراستنی ئەو ئێستا قسەشم لەگەڵ ناکە چزانم مێشکم تێک چووە سەیری کە چەند جواندانە بەدانا دێنە ژوورەوە بۆ خۆیان باڵە تێگەشتی کاگالی من بەەوە کارچی شارستانی هاتوومە تێرە بوو بە خۆت شارستانیەتت چیت دەوێ سەرسەبەتە چت دەوێ بۆچی باڵە تێگەیشتی من هاتوومە تاوەکو ئەم نامەیە بگەینی بەدەستی خەتۆ ئازاد کاگالی تەواو عەلی هێشتا تێنەگەیشتی من بۆ خۆم کێشەی خۆم چارەسەر دەکەم پێویست بەوە ناکە کەس بم پارێزێ ببوورە خانمە بچکۆڵە کەنعام بەک تکات لێ دەکا ئەو نامەیە بگەینی تەدەستی خەتۆ سلما دایکم دەکرێت دانەیەکمان لەمە بدەیتێ زۆر سپاس پێدەچێ هەمیشە خۆت دەویستی خۆت بکڕی بۆ خۆم نەیکڕم ئاوا دەمێنمەوە کەسم نییە دەستخەتەکەت باش ناخوێنرێتەوە ئەمە چی نووسراوە پەنیر تکایە پارچەیەکی بچووکمان لەمە بدەیە ئەی چێ بۆ تۆ پێداویستەکان دەکڕێ وەڵڵا لە ماڵەوە خواردن پێ دروست ناکرێ ژیانی ساڵتیە زۆر سپاس ئێمەش ساڵتین بەڵام بۆ خۆمان خواردنی خۆمان دروست دەکەین باشە ئەگەر لە ماڵەوە بۆ خۆت خواردنی خۆ دروست کەشتێکی تەن دروستە ئەیوانە ها بەڵێ لە دەرەوە لە کوێنان دەخۆی وەڵڵا هەر کوێ ڕێکەوێ شوێنەکار دەبێ زۆر باشە هەند دێوارم بەرزی دەڕۆم دواتر کە دێمەوە جەماعەت وازان داخۆچمە چ کارێکم کردووە لە کاتێکدا من چۆم بۆ پیزای نەفیس ئەوێ پێدەزانم خۆشترین پێزای لێە کام زۆر سێزار ئێوارە دەچماوێ پێزایەکی سێزارم لەگەڵ خۆت بۆ بێنە باش ئەمڕۆ دەوامم بەیانیانە ڕاستە ئێوارە بە ئیساحەت لەگەڵ کچەکان دەیخۆین ئەوە کەوایە با بۆ تۆش پێداویستی بکرین ها باش جەوێکی خۆشە ها مردم لە چاوەڕوانیدا کار پەیوەندی پێوە بکە حەز دەکەی شتێک بڵێ لەبارەی چی؟
ئاخ لە دەستۆ هیچ بابە هیچ. خێرە ئەو مشەوشێ چییە ها؟ کە ئەدەناسی وانە پیاوی کەنعان سەرێکی لێماندا. هاتبوو کۆکتەلێکتان لەگەڵ بخاتەوە؟ نەخێر ئەو نامەی هێناوە. دەبێنە؟ بۆ تۆ ناباوکە کەنان بۆ دایکمی ناردووە. شتی وانە دەیەوێت چای بەدایکی ئەو کچە بکەوێت کە هەوڵیدا قسەکەی بکوژێ؟ من بچمە و حەیوانە ببینم؟ ناکچم نا تۆ ناچی چونکە دایکت دەچێ. چی؟ وەڵا هەرەوە مابوو یعنی تۆ ڕازی چایەن بە یەکتر بکەوێ؟ نا دایکت ڕازیە چاویان بە یەکتر بکەوێ. ئەو جارە تێگەیشتم چونکە کچم من ئەو نیگایی وا لە ناوچاوی دایکت دروست بووە پێشتر بینیومە. بۆچی دایکە؟ ئەگەر باسیشی بکەم تێناگەی کچم. ئێگەر شتێکی لە دایکم کرد؟ کەنعان ناتوانێت هیچ شتێک لە دایکت بکات. ئەوەیان باش دەزانم. باواش بێ تو هەر ڕێگەی پێمەدا. ئەوەشیان باش دەزانم کچم. ئەوەش باش دەزانم چونکە دایکی تۆ سەلما هۆنەلە. حیساب بۆ هیچ پیاوێکی دێوەزمە ناکە. لە کۆتاییدا ئەو شتە دەکا کە دەیەوێ. دایکی تۆ کچم سەلما هۆنەلە. دەمێ بیر نەکەمەوە بڵم شایانیان بوو. بەڕای تۆ چی دەکا؟ خۆی بە شوێنێکدا کردووە کچە باوکی خۆی کوشتووە. ئەرێ بە دوای داناچی وانە؟ ناچم پێویستە نەچم. ئەیشەن و باوکی سەیری ئەو چیرۆکەکە چیان بەسەر تۆ هێنا؟ بەڵام سەیرکە ئەها کچە بەدەستی خۆی باوکی کوشت. ژیانم نی فەوتان دایکم باوکم ئەو هەتیوە برایمی کوشت. ئەوە تا وەک سەی تۆپی فرەماندا ناو پیساییەوە بەڵکو شتێک بگۆڕێ؟ پێویستە بگۆڕێ. هەر دەگۆڕێ وردە وردە شتێک دەگۆڕێ. بەو نمونە وەکو چی؟ کورە سوزانم یانی جانم دەوێ بگۆڕێ شتێکی جیاواز بکە. دەمەوێت کە بەیانە هەستامەوە تەمبەڵی بکەم. ژیانم بیرکەوتەوە کاکە عەلی. شایانم نییە؟ های های ئەی چی؟ ئەی مەسەلەکە کچە و شتانە نییە لە خۆتەوە قسەی بێمان نامەکە. ئەی بێگومان ژیانی بیرکەوتۆتەوە. کوڕم کەوت ژیانم بیرکەوتۆتەوە یەکسەر هەستم بە شتێک کرد. قابلە من تێنەگەم ئەوە مانای وایە کەوتە داوی کچێکەوە. چێیە؟ بڕۆ سەر بابەتەکەی دیکە. یەکێک لە کارمەندەکانمانە چێیە؟ لەگەڵ ئازاد نێوانتان چۆنە؟ باش نییە با نەچین سەو بابەتە. هاوارکەم بابە ئەو بابەتە مەکەوە. شتێک لێ بڵم کاکە عەلی؟ نا ئازاد لە ئەزمەدا. ئەو کچە لای خۆمان دۆزیمەوە بە چای خۆم بینیم چەند بە نازی پێ دەکەنین. بەڕاستی؟ هەی بێگومان ئازادی ژووتی. ئازاد چی وت؟ ئێ نازام ناوی دادە بوو ئۆدە بوو چ بوو؟ بادە کرێ. سەیر کە چۆن لەسەر زمانیەتی. ناوی دەڵم کورێ لەسەر زمانی چی؟ شتێکت پێ بڵێم. چییە؟ گەیشتین.
دەوێ؟ هاو باش داوای یارمەتیکی بچووکی لێ دەکەم پێویست بە دڵی ناکە ئێمە مشتری باشین بۆ کارەکەی تۆ بە کورتی بیبڕەوە پێویستە ئیشان بدۆزمەوە دەنگێک لە ناخ مۆدەڵەکان ئەم پێش من دەیدۆزێتەوە من لێرە 50 کار لەسەر و جێلاکم کۆ بووتەوە سەرخاڵم بۆی دەڵێم گەر تۆ چاوێکت بخەسە ئەسە کەنعان بزانی چی دەکا بەڵکو ئەوە بتوانێت ئیشانیش بدۆزیتەوە دەیکەی؟ ئەلۆ ئەلۆ تەمووس دەی باسی ئەو عەلی وەزەلە بکە بە شێوەیەک باسی بکەکە دڵم ئەو بخواتەوە بە لە تۆش بێزار نەبم لەم کارەدا سوودبەخشێکی گەورەمان هەیە چییە؟ من ئەوان باش دەناسم ئەو ئەزەل و عەلیە چەندی لێیان بدەی هەر هەڵدەستنەوە گەر بە تەواوی لێیان بدەین ناتوانن هەڵسنەوە گەر بە تەواوی لێیان دەین ئاخر میلێت هەڵدەستێتەوە نازانم ئاگات لێ یان نا دوو کەسی زۆر خۆشەویست نین تۆ کەنعان بەحسی زەلامان بکە ئەوەش ڕێگایەکە بەڵام منیش ڕێگای خۆم هەیە تەنها یەک شتێ بتوانێت عەلی و ئەزەل تێک بدە عەلی ئەزەل لێک بکە بۆم ڕوون بکەوە عەلی بە درێژایی ژیانی هەمیشە دووەم پیاو بووە ئێستا گەر دەرفەتێک لە بەرامبەر خۆی ببینە هیچ دوو دڵی ناکە یەکسەر دەیخۆزێتەوە ئەزەل کارەکانی بە جۆرەی ڕێچکەی خۆی دەکا بەڵام گەر عەلی دەستی بخاتنە ئەو کارانەوە ئەو کەستێ نقم دەبێ ئەی ئەوان باشترین هاوڕێ یەکترینین کاک یوسف لە باشترین هاوڕێ باشترین دژمن دەردەچێ باوەڕم پێ بکە حەز دەکەی شتێکی ئاوات هەبێ؟ ئێمە چامان لە شتی زیاترە بازارە ئەو ڕێکەوتن نامێ مۆرکەین ڕامیز کوڕەکانی تۆ دەڵێی ژەهرن نمونونەکانیان تەواون لە بەرەوەیە کاکە خاڵۆ پێویستە نوقستانەکان پڕکەینەوە کارەکە لە یوسف دەستێن بەڵام بەبێ کەنعان چۆن بیکەین چۆن پەیوەندی لەگەڵەوانەی سەرەوە گرنتی بکەین زەحمەتە ئەو پیاوە لەوێ لەگەڵ هەمومان دۆستە وەکو ئێمەی زەمانی کۆن بۆستنێک دەقا باباڵە لێک دەگەیشتنێک ڕوونەدا مەبەستی ئێمە دروستکردنی کۆس بە لەبەردەم کەنعان یوسف بۆ وەرگرتنی ئەو کارە یانەوەتە بۆ خۆمان کارەکە بکەین جیاوازی چییە؟ جیاوازی ئەگەر ژێرەوەی ئەیر هەرکۆڵین گەرمانەوە کارە لەوان بستێنین ئەوە پێویستە هەفتەیەکی خۆمان بگرین و چاوەڕێ بکەین تێگەیشتم باشە ئەگەر یوسف لەم کارە زەرەر بکە ئەی چێ خازانز دەکە؟ ئەزەل بۆ ئەوەیان چی دەڵێ؟ دوای قسە دەکەین کاکە بۆ ئەمەیان پیلانەکە ئاشکرایە دەبوەستە ڕۆڵە بە ئەو برادەرە قسە بکە بڵێ دەکرێت زۆر لە یوسف بکەین بەڵام ئەگەر لە دەرەوە بیهێڵینەوە با زۆری لێ بکەین کارمان لەگەڵ بکە وەڵڵە هەرەوە مابوو بۆچی برا ئاواش هێز بەدەست دێنین ئێمەش پارەمان دەست دەکەوێت مەبەست دەوێ وانی عەلی ئێمەش بەهێز دەبین چ خراپێک لەوەدایە ئەو بچکۆڵە ڕاست دەکە کەوتە بەردڵم خاڵۆ دەڵێم بابیرێک لە قسەکانی عەلی بکەینەوە خوارزە ئەگەر بەیەکەوە بین بەیەکەوە قازانج دەکەین لەگەڵ کەنعان کار دەکەی؟ خوارزە من هەمیشە بیر لە دوو هەنگاوی دواتر دەکەمەوە وانییە وەک ئەوەی کە هەمیشە فێرم کردووی ئەزەل هەر کەسە کاری خۆی دەکا و شتریش فێر کردم خاڵۆ ئەو کارە کۆتایی بێبێنە کەستت پێ کردووە وەکەوەی قسەمان کرد ڕاشکاوانە بە یارمەتیتان عەلی بڕۆ دوای ئەو کوڕە بکەوە بەشک و هەوڵ دەی ڕازی بکەی ڕازی کە دەی هادەی
بەڵام دەوتکە پێویستە لە شوێنێک یەکتری ببینین هەڵەیەکی بچوو کراوە لە لای منیشەوە چۆن بتوانین ئەو گرێ ئەوانی پێکەوە بەستەوە بیکەینەوە یوسف لە منی پرسی منی شوتم بە ڕای کەنعان بەگە وەرگرین هاتنە گۆڕێ مەسەلەی ئەو دوانە سوودی بۆ کارەکەمان هەیە دواتر هەمان شتمان دەوێتەوە ئەزەلمان پێ بدەن ئەریکان تۆ جێت لەم نا نەخێر گوێت لێ ناگرم یوسف ئەمانە کێشەی تۆن متمانە بە چەنگیز مەکە لەگەڵ نەزم شەڕ مەکە ئەزەلیش دەفروت و ناکە کە دەکرێت دوو دەقە قسە بکەین ئەرەکان تۆ چی دەکەی بۆ خاتری خوا دەڕۆم پێویستە شتێک بۆ کەسە بڵم کە ڕۆیشت نازانم تێدەبۆسە بیکەینەوە ها ئەزال ئەزال کورە عەلی ئەزەر شێت بووە دۆزیمەوە یعنی کەنعان بیرکان لە ڕاستیدا من دۆزیمەوە دەی ئەوە بابەتەکە نییە ئەزەر پێ لێناوە دەچێت بەرەو ئەمنترین و نهێنیترین شوێنی ئەو پیاوە هەموو نهێنیەکانی ئەو لەوێن بە تەنیا خۆی لەوێنە یعنی سێچوارێکی وەکو ئەویش لەوێن بەرەو تووڕەکردنی ئەوان دەچین زۆر خێرا دەڕۆین کورە ئەزال بۆ تۆ شێر نەبووی بۆ خۆت بازدەزانی دووبارە بەرەو بەهێزترین پیاو دەڕۆی کێوە دەچین بەپێ خۆمان دەچینە دۆزەخ من هەناسەم تەواو شتێک بڵێ کاکە عەلی لە من نا گوێ لە تۆ دەگری باوکە مەڕۆ خۆت بە کوش دەدەی ئەزال دەتەوێت بپەڕیەوە ژوورێ ئەو پیاوە کۆتاییت پێدێنێ ئاخر بۆ بۆچی براکەم بۆ هەر نا بەڕاستی پێمان بڵێ بۆ دەچی ئەیشان لەوەیە ئەگەر ئەیشان ئەو کوڕی نەفەوتان بە من مەڵێن عەلی ئەو کوڕە بە کوش دەدا خەریکە دەبورێمەوە لەگەڵ ئەو گۆرانیە باشە مادەمەرە بێکەوە بێڵین نا ئەوەندە متمانم بە دەنگی خۆم نییە ناگیانە باسی دەنگ ناکەم بۆ مناڵە هەڵەپاسی نەکردووە ئەوی بکەنی ساڵ مادەم وایە گەڕ لەسەری بێ گۆرانی یەکەم یالبوومی داهاتوو بەنا ئێشم دەبێ نابانای ئەلبومەکە ئەیشان بێت من پێش ئەوەی ناوەکەی خۆم بگۆڕم پێویستیم بە ڕخسەت دانی پێدابنێ بەبێ کەسی خۆشی لێوەرناگری هەموو شتانی لەو بەری هێڵەکەیە هەموو ئەو شتانە هەرچەند جوانیش بن خۆشی و ڕابواردنەکانتان هەموو ئەو شتانەی کە حەستان لێ کردووە بە تەنیایی چێژی لێوەرناگری دانی پێدابنێ هەموو شتێک لە جێ خۆیەتی هەموو شتێکم کرد خۆشی جەماعە لە جێ جەماعە چونێتە جێوی خۆیانەوە بەڕاستی وا دەڵێ کاکە کوڕە بەسەوە چەندەمی جارە ئێمە گوڵەکە دەنێرین کچە لەندە بۆ کەسێکی تر نەکە ئەوە چی ڕوو دەدا لەوێ کاکە کوڕە خۆ تۆ لە ئەزڵ پارەیدانی تۆچی کوا نەرمین وەرە خوارە با نەرمین بێ یەک دونیا پارەم بۆ گوڵانداوە هێزەوە دەبێت زەردەخەرە بۆ ئەم بکەی تێگەشتی دەبێت لەنجە بۆ ئەم بکەی تێگەشتی تۆ لە چ کنارە کاتووی دابەزە لە سەر شانەوە
یەکوشێتە لە دەمە دێتە دەرەوە سەر و چاوت کێر دەکەم وەرە. هێشتا زۆر گەنجی پێش کەمێک تۆزێک دەلەرزی ڕاستە؟ کەمێ دڵم کەوتە لەرزە بەڵامی ناوێ دڵ لەرزیم خەلاوە. ئەفەندێک لە دەرۆ چاوەڕێتە میوانی تۆیە. هەموو میوانەکانم لێرن کێیە؟ ئەزەل بەیرەکتار. Ve sağ çıkabilmek senin iklimlerinden. بێتەلەکەی پێ بدەن. من زۆر لەو دیمەنانە بێزار بوومە ئەزەل تو هێشتا بێزار نەبوویت؟ پیرۆزبایی لێ دەکەم شوێنەکەمت دۆزیەوە بۆچی نایتە ژوورەوە؟ ناتوانی بیتە ژوورەوە چونکە ئێوە لە خوارەوەن، چونکە ئێوە لە دەرەوەن. دیوارێکی ئاوها لە نێوانماندا هەیە. گەر بشتانەوێ ناتوانن بێنە ژوورێ. گەروانیە فەرم و هەنگاوێک باوێنە ناو دنیای من. مەترسن وەرنە ژوورێ. نایتە ژوورێ چونکە ناوێری. ئەیشان لەوەیە. هەرێ دەبوو ئەس بە ئۆتۆمبێڵەکە بوەستێنەی ئۆتۆمبێڵەکە بوەستێنە. گەیشتینە شوێنی وەستانی تۆ. شتێک کات عەقلیان بێڵێ. من دەڕۆم کاکە عەلی ئەوە چ حاڵێکی هەیە با بیبینێ. ها باش کەسێکم لەلایە پێویست بە ناوەکەی ناکە. حاکمی ئەو بابەتەیە هەندێک زانیاریم لێوەرگرتووە پێتان دەدەم.
باو مناڵە بڵێ بچێتە ئەوێ پێی بڵێ خاڵۆ بە منداڵی با بچێتە ئەوێ باو مناڵە بڵێ کەنعان پیلانی هەموو شتێکی داناوە هەموو شتێکی 4 بە 4 کردووە پێدە بگرێ خاڵۆ بۆ خۆت پێی بڵێ پێی بڵێ باپەلە نەکە ڕێگایەک هەیە ئەوە دەڵێ ڕێگایەک هەیە ڕێگایەکی هەیە چونکە لای ئەو جۆرە پیاوانە ڕاستی مەسەلەکە لەچونە ژوورەوەی تۆدا نییە ڕاستی مەسەلەکە لە نەهاتنە دەرەوەی ئەواندایە ڕاستی مەسەلەکە چییە؟ نەهاتنە دەرەوەی ئەوانە بیستت کوارزە مەسەلە لەسەرەوە بوون نییە چونکە تۆ لەو کەسانەی کە لەسەرەوە بەڵام بەو ڕادەیە سەربەست نیکە بێری لێ دەکەیتەوە ڕاستە لە نێوانماندا دیوارێک هەیە چونکە تۆ لە ژوورەوە دەرگان لەسەر خۆت کرینداوە هەرێ ژوورەوە زۆر تاریک نییە کەنعان تۆ خۆ لە ژوورەوە ناوە چونکە ئێمە زۆری تۆ کەمی نابێ لێرە نابێ ئەویش خۆی ئەمە باش دەزانێت کە لێرە نابێ تۆ لەم کۆریتە بچووکەت بەهێزی بەڵام لە دەوروبەرت لە هەموو شوێنێک ئێمە بەهێزی وا بزانم کەسێک بانجی پۆلیسی کردووە میوانەکان بەڕێکە دیوارێک هەیە کەنعان لێ تێپەڕبوونی مەحاڵە بەڵام من لە هاتە ژوورەوە ناترسم دانی پێدا بکەیت تۆ لە هاتەن دەرەوە دەترسی